ئامادەبوانی بەڕێز بەیانیتان باش بەخێر بێن سەرچاو بۆ ڕێوڕەسمی کردنەوەی سایلۆی سەی سادق. ئەمەوێ لە بیدایەتەوە سوپاسی کۆمپانیای هیوا ڕەوف بکەین کە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت کابینەی حەوت و دواتر بە هەماهەنگیەکی باش لەگەڵ وەزارەتی بازرگانی کابینەی هەشت ئەم پرۆژە گرنگ و استراتیجیەیان تەواو کردووە. کردنەوەی سایلۆی سەی سایق یەکێکە لە هەنگاوە گرنگەکانی حکوومەتتان بۆ دابینکردنی ئاسایشی خۆراک لە کوردستان. هەنگاوێکی تریشە بۆ پڕکردنی و گەشەپێدانی ژێرخانی کوردستان. هەمومان دەزانین کە ژێرخانی کوردستان نوقسانی هەیە و بەپێی دراسەتی وەزارەتی پلاندانانمان کە لەگەڵ چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی ئامادەیان کردووە گەیشتووینەتە ئەو قەناعەتە کە ئەو بۆشایی کە هەیە لە کوردستان لە ژێرخانی کوردستانمان نزیکەی 30 ملیار دۆلار دەکات بۆ پڕکردنەوەی. ئەمەش بە پێویست بە پرۆژەی استراتیجی و گرنگەوە هەیە. ئەم بۆشاییە لەبەر سیاسەتی حکوومەتەکانی یەک لە دوای یەکی حکوومەتی پێشووی عێراقەوە بووە کە ئیهمالیەکی زۆر و غەدرێکی زۆر لە خەڵکی کوردستان کراوە و تەنها پاش ڕزگارکردنی عێراق توانیومانە دەست بکەین بەو پڕکردنەوەی ئەو بۆشاییە. بۆ نمونە لە ساڵی 2003 دوای کە عێراق ڕزگار کرا ئێمە وەکو هەرێمی کوردستان تەنها ئەمان توانی 30,000 تەن گەنم هەڵگرین، ئەویش لە سایلۆکانی زاخۆ و هەولێر بوون. ئەمڕۆ خۆشبەختانە بە وەرگرتنەوەی سایلۆکانی مەخمور و شێخان و فایدە و بە تاوکردنی سایلۆکانی هەولێر و سلەیمانی و سەی سایق ئەمڕۆ ئەتوانین زیاتر لە 300,000 تەن گەنم وەربگرین. ئاسایشی خۆراک بەشێکە لە ئاسایشی نەتەوەییمان و ئێمە لەبەرەوەی کە بەشێکی لە عێراق ئەمڕۆ تەنها ئەتوانین بەشێک لە ئاسایشی خۆراکی خۆمان بپارێزین و دابینی بکەین و ئێمە ئەتوانین ئەو ژێرخانەی بۆ ئامادە بکەین. بەڵام لەبەرەوەی کە تەواوی سنوورەکانی هەرێمی کوردستان و تەواوی سنوورەکانی عێراق بەدەست خۆمانان نییە، ئێمە تەنها ئەتوانین تا ڕادەیەک پشتگیری لە بەروبوومی خۆماڵی بکەین. ئێمە چەند بتوانین سنوورەکانی خۆمان تون بکەین و پشتگیری بە بەروبوومی خۆماڵی بکەین، ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە لەسەر ئەو سنوورانەی دەرەوەی هەرێمی کوردستان، سنوورەکانی تری عێراق. بۆیە ئەو بەروبوومەی کە لە دەرەوەی یێتە وڵات منافەسەی بەروبوومی خۆماڵی خۆمانەکە و بە نرخێکی هەرزانتر لە بازاری خۆمانە ئەفرۆشرێت. ئەمیش وەک چۆن ئەمڕۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی کە بەشێکە لە عێراق خاوەنی سیاسەتی ئابووری سربەخۆی خۆی نییە، هەروەها سیاسەتی پاراستنی ئاسایشی خۆراکیشمان بەشێکی بەدەست لایەنێکی ترەوە هەیە. بۆیە دروستکردنی سایلۆ و پەرەپێدان و هاندان بە زیادکردنی بەروبوومی خۆماڵی یەکێک لە ئەولەویەتە سەرەکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و دەستخۆشیش لە وەزارەتەکانی کشت و کاڵ و بازرگانی دەکەین کە هەماهەنگیەکی بەهێزیان هەیە هەم لە نێو خۆیان هەم لەگەڵ دام و دەستگاکانی تری حکوومەت و هەم لەگەڵ کەرتی تایبەتیش و کردویانە بە ئەولەویەتێکی سەرەکی وەزارەتەکانی خۆیان بۆ ئەو کارانە. پارساڵ ئێمە لە هەرێمی کوردستان 742,000 تەن گەنممان ئینتاج هێنا. ئەم ساڵ پێشبینی ئەوەکەین زیاتر بهێنین. سەرەڕای ئەوەی کە هەندێک لەو ناوچانەی کە نزیک بەرەکانی پێشەوەی جەنگن ڕەنگ بێ بەرهەمیان لە چاوپار کەمتر بێ، بەڵام سوپاس بۆ خوا و بۆ بارانێکی زۆر ئەم ساڵ پێشبینیەکەین بەرهەمی گەنممان زیاد بکە. بەپێی داتای وەزارەتی کشت و کاڵ کوردستان پێویستی بە 650,000 تەن گەنمە. بۆیە ئێمە ئەم ساڵ ئەتوانین پێداویستیەکانی کوردستان دابین بکەین.
بەس دروستکردنی سایلۆ و دابینکردنی ژێرخان تەنها بەشێکە لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان. سیاسەتی چاندنی گەنمیشمان دەگۆڕین بۆ ئەوەی وەکو جاران گەنمی ئارد بەرهەم بهێنین. ئێستا گەنمی ساوار یان خەشنایەن تاجەکەین. ئەوەی عێراق نەیتوانی زەرەر لە کەرتی کشت و کاڵ و زەرەر لە هەرێمی کوردستان بدا، بەداخەوە بەرنامەی نەوت بەرامبەر خۆراک تەواوی کرد. وەرنەگرتن و نەکڕینی بەرهەمی خۆماڵی لە بەرنامەی نەوت بەرامبەر خۆراک ئەنفالێک بوو بۆ کەرتی کشت و کاڵی هەرێمی کوردستان. فەلاح دەوری نەما. جاران ئابووری شار بەدەست گوند بوو، بەڵام ئێستا گوند ماست لە شار دەکڕێ. ئەمە نابێ وابێت. بۆیە بە هاوکاریکردنی زیاتری فەلاحەکانمان ئێمە هەنگاو دەنەین بۆ ئاوەدانکردنەوەی گوندەکانمان و بۆ هاندانی گەڕانەوەی خەڵک بۆ گوندەکان و بۆ زیادکردنی بەرهەمی خۆماڵی لە گوندەکانمانەوە. بە بەرهێمهێنانی گەنمی ئارد چیتر پێویست ناکات ئێمە ئارد لە دەرەوە هاوردە بکەین. ئەمەوێ لێرەشەوە جوتیاران دڵنیا بکەینەوە کە ئەوانەی کە تاکو ئێستا پارەیان وەرنەگرتووە پارەکەیان نافەوتێ. عێراق نەک تەنها بودجەی هەرێمی کوردستانی نەناردووە، نەک تەنها موچەی فەرمانبەرانی نەناردووە، نەک تەنها هاوکاری تەواوی نەکردوین بۆ پێشوازیکردن و بەخێوکردنی ئەو هەموو ئاوارە و پەنابەرەی کە ڕووی لە کوردستان کردووە، نەک تەنها مەعاشی هێزە قارەمانەکانی ئێمەی نەداوە کە لە بەرەکانی جەنگن یان پێداویستیە سەربازیەکانی بۆ ئێمە نەناردووە، بەڵکو پارەی جوتیارەشی بۆ نەناردوین. بەڵام ئێمە دڵنیایە نەکەینەوە کە ئێمە نایاڵین ئەوە بفەوتێ. و هەروەها لە حکوومەت بڕیارمان داوە کە ڕێگە لەوە بگرین کە گەنمی پار وەربگیرێت و تێکەڵاوی گەنمی ئەم ساڵیش بکرێ و بڕیاریشمان داوە کە ئیجراعاتی تند بکرێ بەرامبەر بەو کەسانەی کە هەوڵ بدەن ئەو کارە ئەنجام بدەن. و لێرەوە دیسانە مەوێت سپاسی کۆمپانیای هیوارەوە بکەم بۆ ئەو کارە جوانەی کە کردویانە، چاوەڕێی ئەوە ئەکەین لە نزیکەوە بیبینین و چاوەڕێی ئەوە شەکەین کە بکەوێتە گەڕ و ببێتە مای خزمەت بۆ خەڵکی ئەم دەڤەرە قارەمانە و هاوکاریەکیش بێت بۆ ئەو کەسانەی کە پێویست نەکات چیتر لێرەوە گەرمی خۆیان بارکەن و بەرەو سایلۆکانی تربیبەن لێرە بۆ خۆیان بتوانین ئیستیلامیان بکەین. و لێرەشەوەمە پیرۆزبایی لە قەزای سەی سایق بکەم کە سەی سایق دەوری خۆی بینی و زیاتریش لە خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان. بۆیە چی بۆ بکرێت لەلایەن حکوومەتەوە یان لەلایەن خەڵکی دڵسۆزی خۆیەوە یان لایەن کەرتی تایبەتەوە هەرکەمە. لەم ڕۆژانەدا ساڵیادی ڕاپەڕینی سەی سایق بوو، بۆیە لێرەشەوە سڵاو بۆ گیانی پاکی شەهیدەکانیان نەنێرین. بۆیە بە ئەرکی سەرەکی حکوومەتەکەمانی ئەزانین گرنگیەکی تایبەت بدەین بە قەزای سەی سایق. درود بۆ گیانی پاکی شەهیدان هەر بژیت کوردستان. زۆر سپاس.